پێکدادان لە نێوان پێشمەرگە و داعش لە دووبز دەستی پێکردەوە. پێشمەرگە بەشێکی زۆری گوندەکانی قەزای حەویجان لە کەرکووک کۆنتڕۆڵ کردەوە. لەسەر کێشەکانی ئەولێر و بەغدا سەرۆکایەتی هەرێم و حکومەت و لایەنە سیاسیەکان و وەزیرە کوردەکان کۆبوونەوە، بەڵام هیچ بڕیارێکیان نەدا. 25 ساڵ بەسەر ڕووخانی دیواری بەرلیندا تێپەڕی. ڕاوێژکاری ئەڵمانیاش ڕووداوەکەی بە موعجیزە وەسف کرد. ئۆباماش ڕایگەیان ئەمڕۆ لە هەر کاتێکی تر ئەوروپا ئارام و سەقامگیرترە. خۆشەویستان، جوانترین سڵاوتان لێبێ فەرموو و نێوە هەواڵەکان. هێزەکانی پێشمەرگەی کوردستان چەند گوندێکی باشووری خۆراوای کەرکووکیان کۆنتڕۆڵ کردەوە و لە ئێستاشدا هێزەکانی پێشمەرگە لە هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی خەرابەڕووت و سمای لاوای سەر بە قەزای حەویجەدان. شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی هێزەکانی پێشمەرگە بەرامبەر بە چەکدارانی داعش ئاڕاستەی گۆڕاوە و ڕوبەڕووبوونەوە لە باشووری کەرکووکەوە گوێزراوەتەوە بۆ باشووری ڕۆژاوای شارەکە. لە ڕۆژی شەمەوە هێزەکانی پێشمەرگە لەو میحوەرەوە لە ڕوبەڕووبوونەوەدان و توانیویانە بەشێکی زۆری گوندەکان کۆنتڕۆڵ بکەن و نۆ لووتکەی بەرزەکانی حەوزی حەویجەش لە داعش پاک بکەنەوە. ئەوەی کەماوەتەوە هەر یەک لە گوندەکانی خەرابەڕووت و سمایل ئاوایە کە تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە ڕوبەڕووبوونەوەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندانە بەردەوام بوو. ئەم ڕەبایانەمان هەمووی ئەم ڕەبایانەمان گرتووە، ئەمە پێشتر داعشی تیا بوو. 1 کیلۆمەترمان ماوە دێکە بگرین ئینشاءڵڵا بەومەی خواوەدا دەوری 1 ساعتر دێکاگرین کاک. هەوڵی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی گوند و بەرزەکانی حەوزی حەویجە بەردەوامە. کۆنتڕۆڵکردنی ئەو میحوەرەش گرنگی تەواوی دەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی میحوەری باشوور، چونکە ڕاستەوخۆ هێزەکانی پێشمەرگە دەکەونە پشتی چەکدارانی داعشەوە لە فەتحە و تەلەلوەرد و مەلا عەبدوڵڵا. پێشڕەوی هێزی پێشمەرگە لە مقاتعات توانیومانە بەڕاستی بە تەواوی معنە هەڕەشەکانی چەتەکانی داعش لەو منتەقە پاک بکەینەوە. توانیومانە کە بەڕاستی ئەوە ڕەشانەی لەسەر مەلا عەبدوڵڵا و لەسەر خەتی تەلەلوەرد و ئەو جێگانە هەیە، ئەو هەڕەشانەیان نێڵین و دەتوانم بڵێم هێزی پێشمەرگە لەم پێشڕەویە ئەوە گورزێکی ئێجگار کەمەرشکێنیاندا لە چەتەکانی داعش. بەپێی زانیاریەکانی پێشمەرگە گوندەکانی خەرابەڕووت و سمایلاوە ژمارەیەکی زۆر تەقەمەنی داعشی تێدایە و ناوەندی دروستکردنی بۆمبە، چونکە لەو گوندانەوە بۆمبی چێنرا و دروست دەکرا و بۆ تەقادنەوەیان ڕەوانەی نێو شار دەکران. خۆی لە سەرەتای ڕووداوەکانەوە داعش هێندێک لەم بەرزایانەی داگیر کرد و هێزەکانی پێشمەرگی کوردستانیشە لەم بەرزایانە بوون، بەڵام لە ڕاستیدا هەمیشە ئەم خراپەڕووت و سمایلاوە ناوەندێک بوون بۆ ناردنی ئەبووی ناسیفە و TNT و ئەلغام بۆ کەرکووک و بۆ ناوچەکە. بڕیارە هێزەکانی پێشمەرگە لە بەرزایەکانی حەوزی حەویجە نەکشێنەوە و بەردەوام بن لە ڕوبەڕووبوونەوەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی گوندەکانی میحوەری باشووری ڕۆژاوە. بە کۆنتڕۆڵکردنی ئەو نۆلووتکەیەش هێزەکانی پێشمەرگەی بە تەواوی زاڵ کردووە بەسەر ئەو گوندانەی کە چەکدارانی داعشی تێدایە. ڕۆکانجا ڤێنارتی، باشووری ڕۆژاوای کەرکووک. یاپەکە چەند شوێنێکی استراتیژیان لە دەوروبەری کۆبانێ کۆنتڕۆڵ کردەوە و شەڕبانێکی یاپەکەش بێنارتی وت لابەری ڕۆژهەڵاتەوە گەماروی داعشانداوە. ئەفسەرێکی پێشمەرگەش لە کۆبانێ و بێنارتی ڕاگەیان ژمارێکی زۆری هاوڵاتی خۆبەخش هاتوونەتە کۆبانێ و لالایەن یاپەکەوە مەشقی سەربازیان پێدەکرێت. بە پەیاماری ڕوانگەی مافی مرۆڤیش لە سووریا لە دەستپێکی شەڕی کۆبانێ و تاوەکو ئێستا 609 چەکداری داعش کوژراون و 363 شەڕبانی یاپەکەش شەهید بوون. پەنجا و پێنج ڕۆژ بەسەر شەڕی کۆبانێ لە خۆراوای کوردستان تێپەڕی. شەروانانی یەپەکەش بە ئەوکاری هێزە کوردەکانی دیکە لە هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی چەکدارانی داعشدایە. ئێستا هێزە کوردەکان کە لە شەروانانی یەپەکە و پێشمەرگە و سوپای ئازادی سووریا پێکاتون لە هەر سێ بەرەی باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای کۆبانێ لە هێرشەکانیان بۆ سەر ڕێکخراوی داعش بەردەوامن
وە خۆشیان دەڵێن زیانێکی زۆریان بە داعش گەیاندووە. هەروەها پێکدادانەکانیش بەگشتی چووەتە دەرەوەی شاری کۆبانێ کە پێش یارمەتیدانی هێزەکانی پێشمەرگە شەڕی کۆڵان بە کۆڵان لەگەڵ داعش دەکرا. شەروانێکی یەپەگە لە کۆبانیەوە بەیەنارتی وت لەبەرەی ڕۆژهەڵاتی کۆبانێ شەروانان گەماڕۆی چەکدارانی داعشیان داوە و هیچ ڕێگەیەکی ڕزگاربوونیشیان نەماوە. هەروەها چەندین شوێنی استراتیژی گرنگیان لە ناو کۆبانێ و دەوروبەری کۆنتڕۆڵ کردووەتەوە. لە خۆڵی باشووریشەوە شەروانانی یەپەگە ڕێگەی سەرەکی کۆبانێ حەلەبیان کۆنتڕۆڵ کردەوە و لێرشەکانیان بەردەوامن. سەرچاوەیەکیش لە هێزەکەی پێشمەرگە لە کۆبانێەوە بەیەنارتی وت ماوەی 3 ڕۆژە بە بەردەوامی بردومانی چەکدارانی داعش دەکەن لەبەرەی ڕۆژهەڵاتی شارەکە کە هێشتا چەندین بارەگای سەرەکی داعش لەو بەرەی کۆبانێ ماوەتەوە. لە شەڕەکانیشدا فڕۆکە جەنگیەکانی یاوپەیمانان بەڕابەرایەتی ئەمریکا بەردەوامن لە بردومانکردنی چەکدارانی داعش توانیویانە گورزێکی گەورە لەو ڕێکخراوە بوەشێنن. وەک ئەو ئەفسەری پێشمەرگە دەڵێت ئێستا ژمارەیەکی زۆری وڵاتی خۆبەخش هاتوونەتە کۆبانێ و لەلایەن شەروانانی یەپەگەوە مەشقی سەربازیان پێدەکرێت و ئامادە دەکرێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی داعش. ماوەی چەند ڕۆژەکە بەگشتی هاوکێشەی هێز لە بەرژەوەندی هێزە کوردەکان گۆڕاوە و ڕەنگەوە شوا بکات لە داهاتوویەکی نزیکدا بەگشتی کۆبانێ بکەوێتەوە دەست هێزە کوردەکان. چەند جارێکیش بەرپرسانی پێیەدا ئاماژەیان بە سەرکەوتنیان لە کۆبانێ کرد لە ماوەیەکی نزیکدا. دەربارەی ئامەری شەڕ و پێکدادانەکانی زیاتر لە 50 ڕۆژی کۆبانێش ڕامی عەبدوڕەحمان بەرپرسی ڕوانگەی مافی مرۆڤ لە سووریا ڕایگەیاند 1013 کەس کوژراون کە لە نێو ئەو ژمارەیەدا 609 کەسیان سەر بە چەکدارانی داعشن و هەروەها 363 کەسیشیان لە چەکدارانی یەکینەکانی پاراستنی گەلیەپەگەن. هەروەها 16 چەکداری دیکەی کۆبانێ و 24 کەسیشیان مەدەنین. لەو ژمارەیەشدا یەک چەکداری خۆبەخشی سووری تێدایە. بەڵام لە ئامارەکاندا ژمارە و چەکدارانەی داعش نهاتووە کە لە بردومانی فڕۆکە جەنگیەکانی یاوپەیمانان کوژراون کەواتە ئەو 609 چەکدارەی داعش لە پێکدادانەکان لەگەڵ شەروانانی یەپەگە کوژراون. هونەر ئەحسان NRT. سەرۆکاتی هەرێمی کوردستان وەڵامێکی توندی وەلید معەلیم وەزیری دەرەوەی ڕژێمی سووریای دایەوە و ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی ئەخباری لوبنانی وەزیری دەرەوەی ڕژێمی سووریا وتبووی تاوەکو شەروانان یەبەکە لە کۆبانێ ڕۆژێک زیاتر بەرگری بکەن ئەوە شکستی زیاتری بارزانیە. لە بەرامبەردا ئومێد سەباح وتەبێژی فەرمی سەرۆکاتی هەرێم لە وەڵامە توندەکەیدا بۆ وەزیری دەرەوەی ڕژێمی سووریا دەڵێت لە وەڵامی ئەو بۆ چوونە نابەجیانی معەلیمدا بە پێویستی دەزانن ڕای بگێنن کە خەڵکی ڕۆژاوە بە تایبەتی کۆبانێ باشتر لە هەموو کەس دەزانن کێ هاوکاری کردوون. بۆی وەلید معەلیم و کەسە نییە کارتی نیشتیمان پەروەری دابەش بکات. هەر لە وەڵامەکەدا وتەبێژی سەرۆکاتی هەرێم ئاماژە بۆش دەکا ناشزانن وەزیری دەرەوەی ڕژێمی سووریا لە بیری چووە یان لە بیری خۆی بردوتەوە کە یەکەم سیاسەتی تعریبی کوردستان لە سووریا بوو لەسەر دەستی شۆڤێنیا و شێوەکانی معەلیم دەستی پێکردووە. وەلید معەلیم لە چاوپێکەوتنەکەیدا ناوی ئۆجالانی شێنا بوو وتەبێژی سەرۆکاتی هەرێم دەڵێت نازانرێ بە چ ڕوویەک معەلیم باسی ئۆجالان دەکات چونکە ئۆجالان لای ئەوان بوو کەچی دەستیان لێ بەردا و دەریان کرد و بەشداریان لەو پیلەنگەڕێدا کرد کە لە دژی بەڕێوە چوو. بۆ ئەگەر معەلیم ڕاست دەکا و تۆسقاڵێک هەستی بەرامبەر کوردیان لایەنێکی کوردی هەیە با ڕاشکاوان و بێوێرانەدان بەهبوونی گەلی کورد لە سووریادا بنێت. لا کۆبنەوەی سەرۆکاتی هەرێم و حکومەت و لایەنە سیاسیەکان و وەزیرە کوردەکانی حکومەتی ئیتیحادی کە لەسەر بارودۆخی ئێستای عێراق کوردستان ئەنجام درابوو هیچ ڕێکەوتنێک هیچ بڕیارێک نەدرا. کۆبنەوەکە لە بینای ئەنجومەنی وەزیران ئەنجام درا هەرێک لە نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت و فاتسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم و نوێنەری لایەنە سیاسیەکان ئامادەی بوون بەڵام بێ ئەوەی هیچ بڕیارێ بدەن. سەفین زەی وتەبێژی حکومەتی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند سەرکردایەتی سیاسی یەک هەڵوێستن لە بەرامبەر بەغدا. زیاتر لە بۆ چاوڕوونی بوو و هیچ بڕیارێک لەو کۆبنەوە نەدرایە کۆبنەوەی تریشی بە دووادا دێتن. بەڵام ئەوەی کە گرنگە جەختی لەسەرکراوە لە کۆبنەوە هەڵوێستی هەموو هێزە سیاسیەکان یەک هەڵوێستە بەرامبەر بە بەغدا و لە کۆتایی کۆبنەوەکەش جەخت لەسەوە کراوە کە
پێویستە پەیوەندیەکان بەردەوام بیتن و دانوستاندنی جددی هەبیتن بۆی بگەنە نەتیجەیەکی گونجاو بە شێوەیەکی پراکتیکە دانوستاندن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەبێتن تا ئێستا نەبووە بەڵام ئەو پەیوەندیانەی کە چ بە ڕێگای تایبەت بی یا بە ڕێگای فەرمی یا نافەرمی ئەو پەیوەندیانە بەردەوام پسپۆڕێکی ئابووری عێراقی ئاشکرای کرد بڕی کوردێنانی بودجەی 2014 عێراق لە نێوان 48 تا 50 ملیارد دلار دەبێت لەژلێ ساڵی 2014 گەندەڵترین ساڵ بووە لە دوای 2003 بەهۆی دیارنەمانی بڕەپارێکی زۆرەوە ڕاوێژکاری پێشوو لە ئەنجومەنی وەزیران دکتۆر سەلام سمێز دەڵێت شتێک بەناوی بودجەی ساڵی 2014 و نەماوە و پەسەندیش ناکرێت پسپۆڕانی ئابووری دەڵێن کورتێنانی بودجەی 2014 عێراق خۆی دەگەیەنێتە نزیکەی 50 ملیارد دلار دکتۆر سەلام سمێسم پسپۆڕی ئابووری عێراقی و ڕاوشکاری پێشوو لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕوای وایە کە شتێک بە ناوی بودجەی ساڵی 2014 لە عێراقدا نەماوە. سمێسم لەو ڕۆوەتی ساڵی 2014 بەبێ پەسەندکردنی بودجە لە عێراق تێپەڕی لەو ماوەکەمەش کە ماوە بودجە پەسەند ناکرێت چونکە شتێک بە ناوی بودجەی 2014 نەماوە. وتیشی بەوەی ئاشکرانەکردنی داهاتەکانی ساڵی 2014 و نەبوونی چاودێری پەرلەمان و نەبوونی راپۆرتی چاودێری دارایی لەسەر ئەو پارانە و نەبوونی حساباتی ختامی نازانرێت عێراق لە ساڵی 2014 ئەو پارانەی دەستی کەوتون بۆ کوێ ڕۆشتون و چەند بوون. وتیشی لەبەر ئەو هۆیانەی باسکران ساڵی 2014 گەندەڵترینی ساڵانی پاش 2003 بووە چونکە بودجەی گشتی عێراق 150 ملیارد دلار بوو. ئێستا ئەو پارانە دیار نین. ئەو بودجێشی کە تایبەت بوو باوەبەرهێنان هەمووی لە بەکاربردندا خەرج کراوە. ئەو پسپۆڕە ئابووریەی کە لە سەردەمی کابینەکەی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق نووری مالیکی ڕاوێژکار بووە لە درێژەی قسەکانیدا باسی لەوەش کرد کە ساڵی 2014 ئاستی کوردێنانی عێراق زۆر لە ساڵانی پێشتر زیاترە. ئاماژەی بۆ ئەوەش کرد کە پێشبینی دەکرێت ئاستی کوردێنانی بودجەی گشتی عێراق لە ساڵی 2014 لە نێوان 48 تا 50 ملیارد دلار بێ و ئەوەی مەترسیدارترە لەو ژمارەیە ئەوەیە کە ئەو کورتێنانە چۆن قەرەبوو دەکرێتەوە و بەچی دەدرێتەوە. دکتۆر سەلام سمێسم ڕەخنەی توندیشی لە ڕاستەکردنی ئابووری عێراق بۆ بەرەو بەسەربازیکردنی ئابووری گرت و وتی ئێستا پارەیەکی زۆر لە جەنگی دژ بە داعش خەرج دەکرێ و پێدەچێت ئەو پارانە زۆر گەندەڵیان تێدا بکرێت. لە کۆتایی قسەکانیدا سەلام سمێسم وتی ئابووری عێراق بەگشتی مەترسی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی لێ دەکرێت چونکە نرخی نەوت دابەزیوە و عێراقیش پارەیەکی زۆری پێویستە بۆ شەڕ لە دژی داعش بۆیە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت ئەوە عێراق تووشی قەیرانی دارایی دەبێت. چارەکە سەدەیەک بە سەر ڕووداوی ڕوخانی دیواری بەرلیندا تێپەڕی کە دروستکردنی یەکێک لە سیمادیارەکانی جەنگی سارد هەروەک ڕوخاندنیشی زەنگی سەرکەوتنی سەرمایەداری بوو بەسەر سیستەمی شێوعەتی خۆرڵاتیدا. لە 25مین ساڵیەتی ڕوخانی دیواری بەرلیندا ڕاوێژکاری ئەڵمانیا ڕووداوەکەی بە معجیزە وەسف کرد و باراک ئۆباماش ڕایگەیاند ئەمڕۆ لە هەر کاتێکی تر ئەوروپا ئارام و سەقامگیرترە. ڕۆژی یەکشەممە 9 مانگی 11 جیهان چاوی لەسەر شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا بوو. بە بۆنەی 25مین ساڵ ڕۆژی ڕوخاندنی دیواری بەرلین و کۆتاییاتنی دیکتاتۆرێتی ئەڵمانیای خۆرهەڵات. هەرەو ڕووداوەش داگیرساندنی مەشخەڵی کۆتاییاتنی جەنگی سارد بوو لە نێوان بلۆکی سۆسیالیزم و سەرمایەداریدا. 11 مانگ دوای ڕوخاندنی دیواری بەرلین هەردوو بەشی خۆرەڵات و خۆراوای ئەڵمانیا یەکیان گرتەوە. ئەنجلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیاش کە خۆی تا ساتە وەختی ڕوخاندنی دیوارەکە لە بەرلینی خۆرەڵات ژیاوە لە وتەیەکدا لەسەر مۆنۆمنتی یادەوەری ڕووداوەکە ڕایگەیان داڕوخانی دیواری بەرلین بەبێ ئەوەی هیچ فیشەکێک بتەقێنرێت معجیزەیەکی گەورە بوو. ئەنجلا مێرکل ستایشی ئازایەتی خەڵکی ئەڵمانیای کرد کە پێش 25 ساڵ و لێوارەی ڕۆژی 9 مانگی 11 ساڵی 1989دا ڕژانە سەر شەقامەکان و بەرەوڕووی دیکتاتۆری شیوعەیە دووەستانەوە و پیشانیاندا ئازادی هەتایە کۆتوبەند ناکرێت. لە جەنگی دووەمی جیهانیدا هاوپەیمانان ئەڵمانیایان داگیر کرد و لەو ناوچانە شێزەکانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا داگیریان کرد کۆماری ئەڵمانیای فیدرالیان تێدا دامەزراند و بەشەکەی تریش حکوومەتێکی سربەیەکێتی سۆڤێتی تێدا دامەزرا کە بە ئەڵمانیای خۆرهەڵات ناسرا. دابەشکردنی ئەڵمانیا دوجار کردکردنی شاری بەرلینیشی لێکەوتەوە و لە پێناو ڕێگریکردن لە کۆچی بە کۆمەڵیش بەرەو ئەڵمانیای خۆراوە سۆسیالیستەکانی خۆرەڵات
هەستان بە دروستکردنی دیواری بەرلین لە 13 ئابی 1960دا. دیواری بەرلین کە بە یەکێک لە سیماکانی جەنگی ساردا دەنرێت پەرکردنی دڵی ئەوروپیەکان بوو بۆ ماوەی 28 ساڵ کە ئەوان بە دیواری شەرمەزاری و دیواری بەرگریکردن لە فاشێت ناوی دەهێنن. لە ماوەی ئەو 28 ساڵەی دیواری بەرلیندا نزیکەی 150 کەس کە دەیانویست بەسەر دیوارەکەدا لە دنیای شیوعەتەوە بەرەو دنیای سەرمایەداری هەڵبێن کوژراون. یەکەم هەوڵیش بۆ بازدان بەسەر دیوارەکەدا 11 ڕۆژ دوای دروستکردنی ڕوویدا و ئەنجامەکەش کوژرانی هاوڵاتیە خۆرهەڵاتیەکە بوو. ڕووداوی ڕووخاندنی دیواری بەرلین پەرەسەندنی گەورەی بەدوای خۆی داهێنا بەرەو هەڵۆشانەوەی یەکجارەکی یەکێتی سۆڤیەت و باڵادەستبوونی سیستەمی سەرمایەداری تاکجەمسەری بەسەر جیهاندا. دوای ڕووخاندنی دیواری بەرلینیش لە ئابی 1990دا پەرلەمانی ئەڵمانیای خۆرهەڵات بڕیاری جێبەجێکردنی دەستوری ئەڵمانیای خۆراوای بۆ هەردوو بەشەکە پەسەند کرد و لە 3 تشرینی یەکەمی ئەو ساڵەشدا بە فەرمی کار بە بڕیارەکە کرا. ئەو ڕۆژەش بە مێژووی یەکگرتنەوەی هەردوو ئەڵمانیا دادەنرێت. لە هەفتەی کانونی یەکەمی 1991دا هەڵبژاردن لە هەردوو بەشەکەی ئەڵمانیا ئەنجام درا و هێلمۆت کۆل وەک یەکەم ڕاوێژکاری ئەڵمانیا یەکگرتوو هەڵبژێردرا و نازناوی ڕاوێژکاری یەکخستنەوەی وەرگرت. ئەوەش یەکەم هەڵبژاردننی سەرتاسەری ئەڵمانیا بوو لە ساڵی 1933ەوە. لە پەیامێکیشدا بە بۆنەی ئەو یادەوەریەوە کە خەسڵەتێکی جیهانی وەرگرتووە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیان دوای چارەکە سەدەیەک ئەوان شانازی بەو دەستکەوتانەوە دەکەن کە بەهۆی شەوی 9 تشرینی دووەم و ڕووداوی ڕووخاندنی دیواری بەرلینەوە بەدەست هاتوون و وتیشی ئەمڕۆ لە هەر کاتێکی تر ئەوروپا ئاوەدانتر و سەقامگیرترە. بە پیامارەکانی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان تەنها لە دەمانگی ئەم ساڵدا 396 پیا و لە هەرێم لە لایەن ژنانەوە مافیان پێشەل کراوە کە لە نێو ژمارەیەدا 51 پیا و خۆیان کوشتۆ و 5 پیاوی دیکەش لەلایەن ژنانەوە کوژراون. سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانیش دەڵێت توندوتیژی جەستەیی، خیانەتی هاوسەری، دەرکردنی پیاوی بەتەمەن سێدیارترین و توندوتیژیانن کە ژنان لە هەرێم دژ بە پیاوان ئەنجامی دەدەن. هاوکات ئامارەکانیش دەری دەخەن لە ساڵی 2008 تا ساڵی 2014 حاڵەتەکانی توندوتیژی دژ بە پیاوان لەلایەن ژنانەوە ڕووی لە زیادبوون کردەوە. یەکێتی پیاوانی کوردستان نوێترین ئاماری دەمانگی ئەمساڵی لەسەر ئەو توندوتیژیانە بڵاو کردەوە کە لەلایەن ژنانەوە دژ بە ڕەگەزینێر ئەنجام دراون. باپی ئامارەکانیش تەنها لە دەمانگی ئەم ساڵدا 396 پیاو لە هەرێمی کوردستان لەلایەن ژنانەوە مافیان پێشێل کراوە. لەوبارەیە بورهان عەلی سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان دەڵێت توندوتیژی جەستەیی، خیانەتی هاوسەری و دەرکردنی پیاوی بەتەمەن سێ دیارترین ئەو توندوتیژیانن کە ژنان لە هەرێم دژ بە پیاوان ئەنجامی دەدەن. دەشڵێت هێشتا لەم کۆمەلگایە وەکو چۆن مافی ژنان پێشێل دەکرێت لەلایەن پیاوانەوە، مافی پیاوانیش لەلایەن ژنانەوە پێشێل دەکرێت. بۆ نمونە لە پێکەوەنانی ژیانی هاوسەرەتی بەرپرسیارەتیەکی زۆر دەخرێتە ئەستۆی پیاوان، چونکە پیاو لە دابینکردنی پێداویستی ژیانی ڕۆژانە و پاراستنی ئاسایش و دابینکردنی شوێنی نیشتەجێبوون باجێکی زۆر دەدات، بەڵام ڕێز لەو ماندووبوونە ناژیرێت. بەداخەوەین لە حاڵەت تێپەڕێت بۆ دیاردا. سکرتێر یەکێتی پیاوان ئاماژە بۆش دەکات هۆکاری زیادبوونی توندوتیژەکان دژی پیاوان پەیوەندی با کێشە ئابوووریەکان و ناوەشیاری تاکەکانی کۆمەڵگەوە هەیە. بەپێی ئامارەکان یەکێتی پیاوانیش لە دەمانگی ئەم ساڵدا 396 کەیسی توندوتیژی دژ بە پیاوانیان تۆمار کردووە. لە نێوانیاندا 51 خۆکوشتنی پیاوان هەیە، 5 حاڵەتی کوشتنی پیاوانیش لەلایەن ژنانەوە هەبوون. بورهان عەلی دەشڵێت جگەلەوەی خۆکوشتنی پیاوان زۆر زیادی کردووە، ئەوەی تێبینی دەکەن زیادبوونی خیانەتی هاوسەریە لەلایەن ژنانەوە. هەر بەپێی ئامارەکان یەکێتی پیاوان لە 6 مانگی کۆتایی ساڵی 2008 تەنها 33 کەیس هەبوون کە 9یان دەرکردنی پیاوی بەتەمەن بوون، بەڵام لە ساڵی 2009 ئەو ژمارەیە بۆ 59 کەس بەرز بۆتەوە کە 11 کەسیش دەرکردنی پیاوانی بەتەمەن بوون. لە 2010 پێشەلکاریەکان بۆ 86 کەیس بەرز بوونەتەوە. هەروە لە ساڵی 2011 111 کەیس کە 59یان خۆکوشتنی پیاوان بوون تۆمار کراون، جگەل لە 6 حاڵەتی خۆکوشتنی پیاوان لەلایەن ژنانەوە بە یارمەتی کەسانی دیکە. هەرچی ساڵی 2012 163 کەیسی توندوتیژی تیادا تۆمار کراوە کە 6 کوشتنی پیاوان بەدەستی ژنان و 40 حاڵەتی خۆکوشتنیش بووە. لە ساڵی 2013 251 کەیس تۆمار کراوە کە 7یان کوشتنی پیاوان و 55یان خۆکوشتنی پیاوان بووە.
ئامارەکانیش دەری دەخەن لە ساڵی 2008ەوە تا ساڵی 2014 حاڵەتەکانی توندوتیژی دژ بە پیاوان لە لایەن ژنانەوە ساڵانە ڕوو لە زیادبوون دەکات. لە هەمان کاتدا بەپێی ئامارەکان لە ساڵی 2006 بۆ 2012دا 26801 حاڵەتی تەلاق لە هەرێم جێبەجێ کراوە. لەو نێوەندەشدا 51,000 مناڵیان لە بەخێوکردنی باوکیان دایک بێبەش کردووە. ڕێکخراوی یەکێتی پیاوان کە نووسینگەی سەرەکی لە سلێمانیە و لە 27 سی 2007 با فەرمی ڕاگەیەنراوە و لە 30 سی 2009دا مۆڵەتی وەرگرتووە و تاکە ڕێکخراوە لە هەرێمی کوردستان لە پاڵ سەدان ڕێکخراوی بەرگریکار لە مافەکانی ژنان داکۆکی لە مافەکانی پیاوان دەکا و ساڵانە سەدان کەیسی دەچێتە بەردەست. بەشێک لە منداڵان بەهۆی نەخۆشی یان کەمەندامیانەوە ناتوان وەک منداڵانی ئاسایی درێژە بە خوێندن بدەن و ژمارێک منداڵی نابیز لە قەزای سەی سادق سەرڕای حەزوارە زویان بۆ خوێندن بەڵام بەهۆی نەبوونی مامۆستای تایبەتەوە ناتوانن درێژە بە خوێندن بدەن. زۆرن ئەو منداڵانەی ئارەزوی خوێندن دەکەن بەڵام بەهۆی نەخۆشی یان کەمەندامیانەوە ناتوانن وەک منداڵانی ئاسایی درێژە بە خوێندن بدەن. وەزارەتی پەروەردەش لە هەندێک ناوچە ئاسانکاری بۆ ئەو منداڵانە نەکردووە. لە قەزای سەی سادقی ژمارەیەک منداڵی نابی سەرڕای تامەزرۆی زۆریان بۆ خوێندن بەڵام بەهۆی نەبوونی مامۆستای تایبەت و نەبوونی سنتەرێک بۆیان لە قوتابخانەکەیان بێزارن چونکە وەک خۆیان ئاماژەی پێدەکەن هیچ جیاوازیەک ناکرێت لە نێوان ئەوان و خوێندکارە هاوڕێکانیان. بەرپرسانی پەروەردەیش دەڵێن بەهۆی کەمی مامۆستاوە ناتوانن مامۆستای تایبەتیان بۆ دابین بکەن. من زۆر حەزم لە خوێندنە بەڵام لە تاقیکردنەوەکان تێناگەم. هەموو ڕۆژ سفر وەردەگرم ئەوەش زۆر بێتاقەتم دەکات. ئەو خوێندکارە نابیستانە لە سەی سادق سەرڕای وەرگرتنیان لە قوتابخانە ئاساییەکان بەڵام ڕۆژانە گرفت بۆ خۆیان و هاوڕێ خوێندکارەکان و مامۆستاکانیان دروست دەکەن. ئەمەش بەهۆی تێنەگەشتنی نێوان خوێندکارە نابیستەکان و مامۆستا و خوێندکارەکانی دیکەوەیە. دایک و باوکی خوێندکارە نابیستەکانیش باز لە کاتی تەواوبوونی وەرزی خوێندنی منداڵەکانیان دەکەن کاتێک خوێندکارە نابیستەکان بە چاوی پڕ لە فرمێسکەوە دێنەوە ماڵ بەهۆی دەرنەچوونیان لەوانەکانیان. هۆکاری دەرنەچوونیان لەوانەکانیش بۆ تێنەگەشتنیان لە مامۆستاکانیان دەگەڕێنەوە. ئەمە بەستەش زۆر گرفتمان بۆ دروزە بێت و ئێواران دەسەکا بە گریانە من هیچ فێر نابم هیچ نازانم تاواکاری نحکومەت هەرێم ئاوڕێکیان لێدەن و گوناحن با مافە نەفەوتێ ئەوە 3-4 دانە ساڵەوە چێتە مەکتەب و هیچیش فێر نەبوو هێت و هەر گریانەکەی بەسەر ئەوە نەبێ گرێتەوە. وەزارەتی پەروەردە لە چەند شار و ناوچەیەک مامۆستا و سنتەری تایبەت بۆ ئەو خوێندکارە کەمەندامانە دابین کردووە بۆ درێژەدان بە خوێندن و بێبەش نەبوونیان لە پرۆسەی خوێندن. خوێندکارە کەمەندامەکانی سەی سادقیش لە ڕێگەی NRTەوە داوا لە وەزارەتی پەروەردە دەکەن مامۆستا و خوێندنگەی تایبەتیان بۆ دابین بکات. وریە حەمەکەریم NRT سەی سادق. ئەگەرچی بڕیارە ڕۆژی سێشەمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ بێتەوە بەڵام لە کۆبوونەوەکەی ئەم جارەشدا یەکێتی و گۆڕان خۆیان دەڵێن. پرسی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنەکەی یەکلایەن ناکرێتەوە و جارێکی تر دانیشتنەکەی دوا دەخرێت چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان سێ پێشنیازی بۆ یەکلایکردنەوەی پۆستی پارێزگار هەیە بەڵام گۆڕان لە ئێستاوە پێشنیازەکان یەکێتی ڕەت دەکاتەوە و دەڵێت مەرجی لایەنێک قبوڵ ناکەن. سەرباری کۆبوونەوەی دووتکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کەچی هێشتا ئەو دوو لایەنە لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێک نەکەوتون. بۆیە کۆبوونەوەکەی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرسی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنەکەی تیادا یەکلای ناکرێتەوە و جارێکی تر دانیشتنەکەی دوا دەکەوێت. تەرحەکەی ئێمە زۆر وازەحە. سێ بەدیلماندا بوو بۆ گفتوگۆ لەگەڵ برایانی گۆڕان. ئەو سێ بەدیلە تا ئێستا لە گفتوگۆیە بەنسبەت ئێمەوە لەو بەدیلانە هیچی پەشیمانین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی مەلابەختیار لێپسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسیەوە پێشنیازە نوێیەکەی ئاشکرا کرد و ئێستاش سوورن لەسەر جێبەجێکردنی. ئەم کۆبوونەوەش بە دەردی کۆبوونەوەکانی تر بچێت لە کۆبوونەوە 11 مانگ پرسی پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی وای دەبینم ئەم جارش ئەنجامێکی ئەوتوی نابێت. ئەو سێ پێشنیازەی کە بە ڕێزگاک مەلابەختیار ئاماژەی پێدا سوورین لەسەری و لە دانوستانیش ئەو پرسانە بە جددی تاوتوێ دەکرێت. یەکێتی سێ پێشنیازی هەیە. پێشنیازی یەکەم ئەوەیە پارێزگاری سلێمانی کەسێکی بێلایەن بێت. پێشنیازی دووەم دەبێت 2 ساڵی یەکەمی پۆستی پارێزگار بۆ بزوتنەوەی گۆڕان بێت
بەمەرجێک هەڤاڵ ئەبوبەکر نەبێت پێشنیازەکەی تر دەبێت 2 ساڵی دووەم بۆ گۆڕان بێت و مەرجیش لەسەر کاندیدەکەی نییە بەڵام گۆڕان لە ئێستاوە پێشنیازەکەی یەکێتی ڕەت دەکاتەوە و دەڵێن مەرجی هیچ لایەنێک قبول ناکەن پێشبینیەکەم ئەم جارەش دانیشتنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ماوەیەکی کورت درێژکرێتەوە ئێمە نەدەستەمەوە هیچ حیزبێکی نەهیچ حیزبێکی توانێت ئەمریکا بەسەرمانە ئێمە پێشنیازی خۆمانمانەیە پێشنیازەکەی ئێمە هەم پێشنیازەکەی ئەوان قابلی گفتوگۆیە بەڵام هیچی ناتوانین کەس بەسەری کابی سەپێنێ یەکلانەبوونەوەی حکوومەتی خۆجەی سلێمانی لە نێوان یەکێتی و گۆڕان بە هەڵپەسێدراوی ماوەتەوە سێلایەنەکەی تریش کە دەتوانن پرسەکەیەک لای بکەنەوە پارتی و یەکگرتوو کۆمەڵن کە خاوەنی 7 کورسی ئەنجومەنەکەن بەڵام ئەوانیش نایەنەوێت بە تەنها پشتیوانی هیچ لایەنێکیان بکەن هەرچۆنێک بێت یەکێتی و گۆڕان بە بیانووی ڕێگنەکەوتنیان و پارتی و یەکگرتوو کۆمەڵیش بە بیانووی تێگنەدانی یەکریزی لایەنەکان حکومەتە خۆجیەکەی سلێمانیان دواخستووە کەچی سەرباری تێبینیەکانیان هەر ئەم لایەنانن لە هەولێر و دهۆک پارێزگار و سەرۆکی ئەنجومەنیان هەڵبژاردووە بەڵام نایەنەوێت بە هەمان تێبینی و ڕەخنەی ئەو دوو پارێزگایەوە پارێزگای سلێمانیش یەکلایی بکەنەوە زیاتر لە 6 مانگە پێشلایەنە سیاسەکەی هەرێم لە سلێمانی لەسەر پارێزگارێک و سەرۆکی ئەنجومان ڕێناکەون لە ماوەیەدا ئەم لایەنە سیاسیانە هەر ئاڵوگۆڕی پێشنیازەکان یەکتریان کردووە و کەسیشیان پێشنیازەکەی ئەوی تری قبول نییە ئاوا بڕات بەرهەمی دەنگدانی هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی دەکەوێتە ساڵی ئایندەوە و لەگەڵ ساڵی نوێدا بە پارێزگارە نوێەکەیان ئاشنا دەبن هێمن مەحموودی نارتی سلێمانی بستا جۆرە دانەوێڵەیەکە کە لە سنووری گەرمیانە چێنرێت بەڵام ئەم ساڵ بەهۆی قەیرانی دارایی و نەمانی پاڵپشتی دارایی حکومەت هێرێم بۆ جوتیاران پاری تێچووی چاندنی بستەژە داهاتەکەی زیاتر بووە بۆ هۆش جوتیارانی گەرمیانی تووشی زیان کردەوە بستە لە ڕابردوودا یەکێک بووە لەو بەرهەمە کشتتوکاڵیانەی لە گەرمیان زۆرترین ڕێژەی لێ چێنراوە بەڵام بەهۆی کەمبایەخی لە بازاردا و نەبوونی کارگا بۆ بەکارهێنانی بەرهەمەکەی چاندنی لە ناوچەکەدا ڕووی لە کەمی کردووە قەیرانی دارایی و نەمانی پاڵپشتیە دارایەکانیش لەلایەن حکوومەتەوە وای کردووە بەرهەمەکەی تێچووی زۆر بێت و داهاتەکەی کەم بێ بە جۆرێک هەندێک جار بەرهەمەکەی بەشی خەرجی تێچوونی چاندنەکەی نەکردووە و جوتیارەکە زیانی پێگەیشتووە حکومت گەرەکمانە داممان بکە وەکو مەسەلەن کیمیاویەک مەسەلەن کیمیاوەکە ئێمە بە گران ئەیسێنین زۆر لەمانمان ئەکەوێ سعرەکەی زۆر لەمانمان ئەکەوێ یعنی مەسەلەن هێنەکەی دەرناکە مەسەرفەکەی دەرناکە بۆمان بستەیان بستەی زەمینی جۆرێکی دانەوێڵەیەوە توانرێت لە بەرهەمەکەی کەڵک وەربگیرێت و مادە خۆراکیەکانی تری لێ دروست بکرێ بەڵام بەهۆی نەبوونی کارگەوە لە سنوورەکەدا لەلایەن بازرگانانەوە بەرهەمەکەی لە جوتیاران نەکڕێت و لا ڕێگەی مەرزەکانەوە هەناردەی وڵاتی ئێرانەکرێ دواتریش لە ئێرانەوە بە شێوازێکی جیاواز و بە نرخێکی زیاتر هەناردەی هەرێمی کوردستان نەکرێتەوە ئەگەر ڕێکەش بێسێ قیمەت ناکە و ماڵە هەرمی ئێمێنیە ئەمانی ئێوە بۆ ئێران ڕوە گشێ ڕوو بۆ لە ئێران کاکە بەس جەماعەت خۆمان ئەیتێن لە حەلەبجەتێن لە سلێمانیتێن ئەیتێن لە ئێمە ئیسێنین ئەم ساڵ جیاواز لە هەموو ساڵانی تر دۆخێکی تایبەت ڕووی لە هەرێمی کوردستان کرد جوتیارانیش وەک یەکێک لە توێژەکانی کۆمەڵ زۆرترین زیانیان پێگەیشت باهۆی ئەوەی پاڵپشتێک کشتتوکاڵیەکانیان لەلایەن حکوومەتەوە بۆ دابین نەکرا و لە کۆتایی وەرزی ڕنینەوەی بەرهەمەکانیشیاندا ڕەنج بە خەسار بوون و بەشێکی زۆری بەرهەمەکانیان لە بازاردا بۆ ساغ نەکرایەوە لە سنووری گەرمیان و بەتایبەت کەلار بۆ دەگەڕێتەوە جوتیار پێویستی بە هاوکاریکردن هەیە و ئەم لە ئەمساڵدا بەتایبەت ساڵی 2014 قەیرانێکی دارایی ڕووی لە وڵاتەکەمان کردووە کە کاریگەری هەبوو لەسەر ئەم بەرهەمە کشتتوکاڵیانە کە نەمانتوانیوە هاوکاریکیان بکەین لە ڕووی بنەتۆ بە سعرێکی کەمتر هەرچەندە بەپێی پلانە استراتیژیەکەی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان پێویست بوو هەرێم خاوەنی بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆیی بواە بەڵام تا ئێستا هەرێم بۆ پڕکردنەوەی پێداویستیە کشتتوکاڵیەکانی پەنا بۆ وڵاتانی دەوروبەرە بە مەریوان حەسەن NRT گەرمیان لە پاژاتنی ژمارەی زۆر ئاوارە بۆ هەرێمی کوردستان و مانەوان لە ناوبینای خوێندنگاکاندا
لە ئێستادا بە مەبەستی چۆڵکردنی ئەو خوێندنگانە بۆ خوێندکاران لە پارێزگای دۆک کەمپێکی تایبەت بۆ هاوارەکان دروست دەکرێت. ئەڤە کەمپا چەند مشکوە کۆدنوکەدا کار لەسەر دروستکردنا وێ دومایی هاتیەوە بڕیار وایە کۆل دوو ڕۆژێن داهاتی 5,000 ماڵباتان بخۆبە بگریت. ئەبروکەمەوە بدمۆیەکینەوە 5,000 مخەیم بوونمەوە دەستکردیمەوە 37 ڕۆژەدا وەلەو نە ڕۆژە بۆڕۆنێ تەسیر ژیلمە کرد بەس مەش وەختی خۆ ناکوشتمە بەردەوامی شوورە خۆ کرا 24 ساعتی و ئەم دێ سبهی دەست ئینۆنە پەنەهەندۆکەین دێ داخلی کەمپێ بن. بەڕاستی پارێزگای دهۆک نمونەیەکی پێشکەش کردووە کە ئێمە هەمومان یعنی پێی سێربەرزین کە توانراوە بەم شێوە باشە ji bo nêzik haydarbûn serrevşa durustkirina kempan snorê parêzgeha Duhokê Wezîrê Koç û Koçberên Iraqê biyaweriya parêzgarê Duhokê seredana çendîn kempan kir û diyar kir ku demekê nêzik 15,000 xêmên dît gel 5,000 keravana dêt amade bin ku aware têda akincî bin destpêkê jî ew awarên nava xandingehan da. تاوەکو ئێستا ئەو تەخسیسەی تریلیۆنێک دیناری عێراقی کە بۆ لیژنە باڵاکە تەرخان کراوە ڕاستیەکەی دەتوانین بڵێین تەواو بووە بە دوو شێوە 600 ملیاریان سرف کراوە 400 ملیاریشیان بڕیار دراوە بۆچی سرف بکرێ کە بەشێکی ئەم کەمپەیە ئەیبینن بۆیە لە ئێستا ئەمە لە سێشەمی داهاتوو داوای تەخسیسی پارەی زیاترەکەین لە حکوومەتی ئیتیحادی بۆی بتوانین لەسەر مەسەلەی داڵدەدان و فریاکەوتنی ئاوارەکان بەردەوابین. لێگۆریوان ئامارên hatine tûmarkirin tanûke 420,000 malbatên Iraqî aware bûyne. Şêz cê sadeyê ji wê jimarê parêzgehên herêmê akin. Artî. لا کۆتاییدا گرنگترین ناونیشانەکە. پێکدادان لە نێوان پێشمەرگە و داعش لا دوو بزدەستی پێکردەوە پێشمەرگە بەشێکی زۆری گوندەکانی قەزای حەویجان لە کەرکووک کۆنتڕۆڵ کردەوە. لەسەر کێشەکان هێولێر و بەغدا سەرۆکاتی هەرێم و حکومەت و لایەنە سیاسیەکان و وەزیرە کوردەکان کۆبوونەوە بەڵام هیچ بڕیارێکیان نەدا. 25 ساڵ بەسەر ڕوخانی دیواری بەرلیندا تێپەڕی و ڕاوێژکاری ئەڵمانیاش ڕووداوەکەی بە معجیزە وەسف کرد. ئۆباماش ڕای گەیان ئەمڕۆ لار کاتێکی تر ئەوروپا ئارام و سەخامگیرترە. لێنارتیەوە دوایین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش کرا هەمیشە شاد و کامەران بن.